بە پێی ئامارێکی راپۆرتێک کە لە ساڵی 2014دا وەزارەتی سامانە سروشتیەکان بڵاوی کردوێتەوە، بڕی نەوتی دەرهێنراو لە بیرەنەوتیەکانی هەرێمی کوردستان لە نێوان ساڵانی 2003 تا 2014 263 ملیۆن و 912,021 بەرمیل بووە، داهاتەکەشی 22 ملیار و 541 ملیۆن و 583,592 دۆلار بووە کە لەم پانێڵەدا و بە شێوەیەکی زانستی هەڵسەنگاندن بۆ ئەو راپۆرتانە کرا کە لەلایەن کۆمپانیای دیلۆیتی ئەمریکی ئامادەکرا بوو کە ئەم کۆمپانیایە لە ساڵی 2016دا بە پێی گرێبەستێک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەستبەکار بووە بۆ پرۆژەی وربینی سەربەخۆیی داهات و خەرجەکانی نەوت و غاز لە هەرێمی کوردستاندا کە بۆ ساڵی 2015 بە پێی راپۆرتێکی سامانە سروشتیەکان هەناردەی نەوت 210 ملیۆن و 709,588 بەرمیل بووە بە پارێزگای کەرکووکیشەوە، بەڵام لە ساڵی 2016دا وەزارەتی سامانە سروشتیەکان هیچ راپۆرتێکی بڵاو نەکردوێتەوە. هەروەها لە ساڵی 2017 تا کۆتایی مانگی 3 2018 بە پێی راپۆرتەکانی کۆمپانیای دیلۆیت هەناردەی نەوت 232 ملیۆن و 353,637 بەرمیل نەوت بووە، کۆی داهاتەکەشی 9 ملیار و 587 ملیۆن و 120,975 دۆلار بووە. دوای دەرکردنی پارەی خەرجی دەرێنان و هەناردەکردنی نەوتەکە بڕی زیاتر لە 4 ملیار و 500 ملیۆن دۆلار ماوەتەوە. ئێمە هەسەن ئەو راپۆرتەمان لەسەر بنەمای ئەو راپۆرتانی دیلۆیت کە بە سێ راپۆرت لە 6 مانگی یەکەمی 2017 و 6 مانگی دووەمی 2017 و سەرەتای 2018 بڵاوی کردوتەوە. پشمان بۆ ژمارە و داتایانە بەسوە هەروە بەراوردمان بۆ کردووە لەکوێدا جیاوازی هەیە، لەکوێدا بۆ نمونە لەکوێدا داهات جیابووە. لە گفتوگۆی ئەم پانێڵەدا دکتۆر عیزەت سابر بە ئامادەبوانی ڕاگەیاند حکوومەتی هەرێم پارێکی زۆر لا دەرێنان و هەناردەکردنی نەوتدا بە فیڕۆ دەدات، ئەوە ژوای کردووە لا فرۆشتنی نەوتدا داهاتێکی کەمی بۆ بمێنێتەوە بە بەراورد بە بڕی هەناردەکە. هاوکات دکتۆر شێرکۆ جەودەتیش ئاماژەی بۆ کرد ئەو ژمارانەی بڵاو کراونەتەوە بۆ داهاتی نەوت لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە ناڕوونێکی زۆری تێدایە و ناشەفافە و تا ئێستاش مانگانە بڕی زیاتر لە 300 ملیۆن دۆلار لە داهاتی نەوت نادیارە. یاریەکی زیرەکانە ئەکرێ گەمەیەکی زیرەکانە ئەکرێ بۆ ئیدارەکردنی کەرتی نەوت و گاز. بڕێکی زۆری داهاتی کەرتی نەوت و گاز دیار نییە لەم هەرێمی کوردستانە بە ئاعترافی حکوومەت خۆی و بە ئاعترافی وەزیری دارایی خۆی کە ئەڵێ تەنها بڕێک لە داهاتی نەوت و گاز ئەدرێ بە وەزارەتی دارایی بۆ ڕاپەڕاندنی کاری موچە و کارەکانی تری حکوومەت ئەوتری لە بەغدا و بەیدی لەگەڵ داهاتی ناوخۆ ئەو بڕێی تر ئاگای لی نییە. لە دەرەنجامی پانێڵەکەدا زۆرینەی بەشداربووان لەسەرەوە کۆک بوون کە ناڕوونی هەیە لە هەناردەکردن و فرۆشتنی داهاتی نەوتدا و ئەوەشیان بە هۆکارێک زانی بۆ زۆربوونی قەرزەکان لەسەر حکوومەتی هەرێم لە چەند ساڵی ڕابردوودا. هاوکات لە بەشێکی پانێڵەکەدا ئەوە دووپات کرایەوە سەرچاوی کێشەکانی نێوان هەرێم و بەغداد بۆ ئەو خەرجیە زۆرە دەگەڕێتەوە کە بۆ کۆمپانیەکانی دەرێنان و فرۆشتنی نەوت تەرخان دەکرێت و حکوومەتی ناوەندیش ئامادە نییە ئەو خەرجیانە لە ئەستۆ بگرێت. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.